ڕۆژتان باش بینەران و بیسەرانی کوردستان 24 و پرۆگرامی ڕۆژباش ئێمە لە ڕۆژی شەممە هەتا پێنجشەممە بەردەوامی لە پێشکەشکردنی پرۆگرامی ڕۆژباش بە کۆمەڵە بەرگە و بابەتی سەرنجڕاکێش هەواڵە گرنگەکانی کوردستان و جیهان و زانیاریەکان. ئەم ڕۆژ دوا ڕۆژی هەفتەیە ئێمە مانوێت زۆرترین هەواڵی هەموو هەفتەکەەوە بە تایبەت ئەم ڕۆژ بۆ ئێوە بخینە ڕوو وەجگەلەوەش ئێمە ئەمڕۆ زیاتر باس لە دوو تەوەری گرنگەکەین کە ئەمان بێتێتەوە بە ڕۆژە جیهانیەکانەوە سەرەتاتەوەرێکیان باسکردنە لە ڕۆژی جیهانی ژینگە کە سبەی ڕۆژی جیهانی ژینگەیە بۆ هیواین کە ئینشاءالله ژینگەی کوردستان و هەموو جیهانیش پارێزراو بێ لە بەرۆی ئێمەی مرۆڤ بەبێ ئەو ژینگەی کە تیاژی ناتوانین ژیانێکی ئاسوودە و ئارام بەسەربەرین بە هەڵبەت بە میوانداری کەسانی پسپۆر لەو بوارەدا و پرس و ڕاکانمان لەگەڵی دەگۆڕینەوە. سڵاو سۆبان. سڵاو هاژا، سڵاوتان لەبێت بینەران و بیسەرانی ڕۆژباشی کوردستان 24 هیوادارین کە تەندروست و لەش ساڵ بن. بەڵێ هەر وەک باسمان لێ کرد ئێمە ئەمڕۆ بە چەند شێوازێک دەبانەوێت کە ئەو بڕگە و بابەتانی کە هەمانە یاخود زانیاریەکان کە هەمانە لە ڕێی تۆڕی پامنێرانمانەوە بێت یا لە ڕووی میوانەکانمانەوە بێت ئەو دۆخێکە لە هەرێمی کوردستان هەیە یان ئەو ڕۆژە جیهانیانەی کە ئەمڕۆ ڕۆژێت یا سبەینێ کاتەکەیت و ئێمە سبەینە چووکە پرۆگراممان نییە و جمعەیە ئەمڕۆ دەکەین بەوادە بۆ ئەوە و باسی لێواکەین و تەوەری دووهەمی بەرنامەکەشمان سەبارەت بەوە ئەبێت کە ئەمڕۆ ڕۆژی جیهانی منداڵانی قوربانیانی جەنگ و هەر تونند و تیژەیەکی دیکەیە و دەوێت لەبارەی ئەوەوە هەروەک چۆن دەمانوێت پارێزگایی لە ژینگە بکەین دەبێت بزانین چۆنیش دەبێت ڕوبەڕووی ئەو منداڵانە ببینەوە کە چۆن لە حاڵەتێکی دەرونیان ڕوبەڕووی ئەو حاڵەتە دەرونیانە بوونەتەوە چونکە خۆمان ئەزانین ئێمە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستی بە حکمەوەی کە کوردستانیش لە ناوچەیەکی نائارامی ئەو وڵاتانە دەژی سووریا یاخود عێراقا کۆمەڵێ جەنگ و ئاڵۆزی گرژی هەیە دەبێت منداڵانمان لە ڕووی دەرونیەوە چۆن بنوە چۆن مامەڵە لەگەڵ ئەو منداڵانە بکەین. ئەمانە تەوەری پرۆگرامی ئەمڕۆمانە هیوادارین کە بەدڵی هەموو لایەکتان بێت و تا کۆتایی پرۆگرام لەگەڵمانە. سەرتاش سۆڤان بە کورتەیەک لە گرنگترین هەواڵەکان دەست پێ دەکات. دەفەرمێ. مەسرور بارزانی سوپاسی پابەندبوونی هاوڵاتیانی کرد با ڕێکارەکانی خۆپارێزی و ڕێنمایە تەندروستیەکان. مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان ڕایگەاند حکوومەت دەیەوێت لە درێژەدان با گرتنەبەر و ڕێنمایەکانی تەندروستی ژیان و گوزەرانی خەڵک لەبەرچاو بگرێت. هەروەها لە بەرامبەر پابەندبوون با ڕێکارەکانی خۆپارێزی و ڕێنمایە تەندروستیەکان سوپاسی هاوڵاتیانی کرد. مەسرور بارزانی ئاماژەی بەوەش کرد بەداخەوە خەڵکێک هەیە دەیەوێت پرسی بەرەنگاربوونەوەی کۆرۆنا بە سیاسی بکات و گومانی لا مەترسیەکانی ئەو ڤایرۆسە هەیە بۆیە ئەم کەسانە ڕوبەڕووی یاسا دەکرێنەوە. گوتەبێژی حکوومەتی هەرێمی کوردستان دووپاتی دەکاتەوە چاکسازی پرۆسەیەکی گشتگیرە و یاسای چاکسازیش بەشێکە لەو پرۆسەیە. جوتیار عادل گوتەبێژی حکوومەتی هەرێمی کوردستان لە کۆنفرانسێکی ڕۆژنامەوانی دەڕایگەاند لە چوارچێوەی چاکسازیەکانی کابینەی نۆیەمی حکوومەتی هەرێمی کوردستان جیاوازی زۆر لە نێوان موچەکاندا ناهێڵدرێت و ئەو پرسا چارەسەر دەکرێت. گوتەبێژی حکوومەت ئاماژەی بۆش کرد موچاپ لە باڵەکان کەم دەکرێنەوە. هەفتە و سێ کەسی دیکە لە هەرێمی کوردستان تووشی کۆرۆنا بوون و حەوت توشبووی دیکەش چاک بوونەوە. وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان بڵاوی کردەوە لە بەردەوامی پشکنینەکان و گەڕان بە دوای گومان لێکراوان و توشبووان 48 توشبووی دیکەی ڤایرۆسی کۆرۆنا لە پارێزگای سلێمانی دەستنیشان کران. 23 پیا و 23 ئافرەت و 2 منداڵ. هەروەها 2 توشبووی دیکە لە دەبەری ڕاپەڕین و 2 توشبوو لە دەبەری گەرمیان دەستنیشان کران. هاوکات لە 24 کاتژمێردا 19 کەس لە دوهۆک و 2 کەسی دیکە لە خەلیفان تووشی کۆرۆنا بوون. تەندروستی هەولێریش چاکبوونەوەی 2 توشبووی کۆرۆنای ڕاگەاند. هاوپەیمانان پێگەکانی داعشیان لە چیای قەرەچۆخ بردومان کرد و 5 کۆگای چەکی داعش لە حەمرین دۆزرانەوە. فەرماندەی ئۆپراسیۆنەکانی سەلاحەدین ڕایگەاند لە بەردەوامی ئۆپراسیۆنە سەربازیەکاندا 5 حەشارگە و کۆگای چەک و تەقەمەنی داعش لە چیای حەمرین و دەوروبەری دۆزرانەوە. ئاماژەی بەوەش کرد 40 موشکی جۆراوجۆر لە ناو کۆگاکانی داعش دەستنیشان کراون کە دەستیشان بەسەرداگیرەوە. هاوکات فڕۆکەکانی هاوپەیمانان لە ماوەی 24 کاتژمێری ڕابردوودا چەند جارێک پێگەکانی داعشیان لە چیای قەرەچۆخ بردومان کرد.
وەزیری بەرگری ئەمریکا پشتیوانی جوڵاندنی سوپا دژی خۆپشاندەران ناکات. مارک ئێسپەر وەزیری بەرگری ئەمریکا ڕایگەاند بژاردەی بەکارهێنانی ئەو هێزانەی لە ئەرکدان دەبێت وەک دوابژاردە و تەنیا لە کاتی زۆر پێویستدا بەکاربهێنرێن و هێشتا نەگەیشتۆتە هیچ بارودۆخێک کە پێویست بەو هێزانە بکات کە بەکاری بهێنرێت. ڕاشیگەاند پشتیوانی لە بڕیاری دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا بۆ جوڵاندنی هێزی سەربازی دژی خۆپشاندەران ناکات. جەختیشی کردەوە لەبارەی بەکارهێنانی هێز لە پارکەکان هیچ ڕاوێژێکی پێ نەکراوە. کۆتاییمان بە کورسی هەواڵەکان هێنا و دەچێتە ناو پرۆگرام. دووبارە سڵاوتان لەبێ سەرتا بە هەواڵێکی جیاواز دەست پێکەین کە باز لە سروشتی کوردستانەکەین کە چەند ڕەنگینە. ئێمە هاتیینە سەر تەوەری پرۆگرامی ئەمڕۆمان کە باسکردنە لە ژینگە بۆیە ئەم پاکێجەشمان کە هەرزیاترە بەسرێتەوە بۆ تەوەرەوەیش باسکردنە لە دەڤەری بارزان و باڵەکایەتی کە دوو ناوچەی کوێستانین و چەندین لووتکەچیای بەرز لە خۆ ئەگرن کە بەشێکن لە زنجیرە چیاکانی زاگرۆس لە دەڤەرێکیان بە درێژایی زیاتر لە 100 ساڵە ژینگەکەی پارێزراوە. هەر تاکیکی دانیشتوانەکەی بۆ خۆی ژینگە پارێزێکە و بۆتە بەشێک لە کللتوری ناوچەکەش ژینگە پارێزی ئەو خەڵکەی وای کردووە کە ئەو شوێنەکەورە جوانە هەمویان ژینگە پارێز بن. لە دەڤەرەکەی دیکە ژینگە پارێزراو نییە. تەنها چەند هاوڵاتیەک لەلایەن دانیشتوانە ینی چەند هەوڵێک لەلایەن دانیشتوانەکەەوە هەیە بۆ پاراستنی سروشت و ژینگەی دەڤەرەکەیان. ینی دوو شوێنی جیاوازە با بەیەکەوە بیبینین. جۆرێکی بزنەچێویە و ژینگەی ڕەسەنی ناوچە شاخاویە سەختەکانی کوردستانە. ئێرە دەڤەری بارزانە و ژینگە و چێویەکانی لە ئاشتیدا دەژیان. لەو ناوچەیە مرۆڤ تاپی بکرێ بەر لە ڕووداوی سروشتیش دەگرێ کە ببێتە نەهامەتی بۆ جانی چێویەکانی. ئەو ژینگە پارێزیە لێرە سەدەیە کە ڕەجی داکتاوە و بۆتە کولتور. ئەو ژینگە پارێزیە لەگەڵ ڕوحی ئێمە ئاوێتەوە. ئەوە نییە مەسەرەن کۆمەڵە ژینگە پارێزمان هەبێتن تەنها پەیوەست بنەوەنەوە نا هەمووی هەر تاکێکی ئێمە لە ناوچەی بارزان خۆی بەبەر پرسیاری ژینگە دەزانێتن. هەرچەندە ڕاگوێستراینە چوینە شوێنەکانی کە بەڵام هەمیشە دڵمان بۆ ناوچەی خۆمە لێدا. بۆچی؟ چونکە ئەم ژینگەی ئاسوودەیی و دڵنیایی و ڕوحیەتێکی باش بە ئێمە دەدات و زۆر گونجاوین لەگەڵ ژینگەی خۆمان. ئێرەش دەڤەری باڵەکایەتیە، ناوچەیەکی شاخاوی سەختە و هەڵگورد بەرزترین شاخی باشووری کوردستان و عێراقیشە. بەشێکە لە زنجیرە چیاکانی زاگرۆس کە درێژترین زنجیرە چیاکانی کوردستانە و بە درێژایی 1600 کیلۆمەتر لە ناوچەی وانی باکووری کوردستان دەست پێ دەکات و درێژ دەبێتەوە بۆ ناوچەی کرمانی ڕۆژهەڵاتی کوردستان. سروشتەکەی دیمەنی سەرنجڕاکێشی هەیە و دەوڵەمەندە بەبوونی جۆرەها ئاژەڵ و باڵندەی چێوی. لێ ژینگەکەی وەک پێویست پارێزراو نییە و ئێستا خەریکە دانیشتوانەکەی هەوڵی بۆ دەدەن. دەستەیەکمان پێکەنەوە بە ناوی دەستەی ژینگە پارێزەرانی گەڵاڵە. ئێمە بە خۆمان هەوڵەدەین و هەوڵیشماندایە کە ژینگەی خوسنووری خۆمان بپارێزین. بەڵام بەڕاستی ئەم کارە تەنها کاری حکومەت نییە بڵێن حکومەت ئەم ژینگە بپارێزێت. ئەبێ خەڵک بە خۆش هەشیار بێتەوە، یان لە ڕووی خەڵکەوە دەبێ تێبگا کە ئەو ژینگەیە لەرە و لە ناوچوونە. ئەگەر خەڵک هاوکاری بێت ئیتر حکومەت پێویست ناکە یانی بە زەبر و زەنگیان بە زۆری بڵێ ئەم کارێ بەسەرماندا بچسپێنێ. نەک تەنها ژینگەی کوردستان بەڵکو هەموو جیهان بەدەستپیسبوون و ناهاوسەنجی ژینگەیی کەوتبووە مەترسی. بەڵام ئەوەی پشوێکی وەبەرژیان لە سەرگۆی زەوی هێناوەتەوە دۆخی کۆرۆنایە کاوێڕای زیانە ئابووری و جانیەکان بە گوتەی زانایان ئەوەی پێویست بوو بۆ ماوەی 100 ساڵ مرۆڤایەتی بیکات بۆ دەرباسکردنی زەوی لە مەترسی
دۆخی کۆڤید-19 لە ماوەی چەند مانجێک کردی و زەوی لە خنکان ڕزگار کرد و هاوسەنجی لە پاچی و دۆخی ئاسایی بۆ گەڕایەوە پێش هەزاران ساڵ. تەیفور محەممەد، کوردستان 24. بەڕاستی کاو دیمەنانە بینی فیچەرێکی وا ئەبینی ڕوود دەموچادە لە خۆی پێکەنی لێژە گەشت ئەوێت و اینجا ئەزانیت کە کوردستانی ئێمە چەندە شوێنی سەرنجڕاکێشی هەیە، چ ژینگەیەکی جوانی هەیە، چ خاکێکی بەپیتی هەیە. ئەگەر ئێستای بینین سۆڤان حەزەکەڵی با ویزێ وەرگرم بڕۆم سەفەرێکی بۆ بکەموان هەرچەنە من تەواو ئیرەیی بە کاکتەی فورە بەم هاوکارمان پامنەرمان تەیفور محەممەد لە بەرۆی هەموو ئەو شوێنانە بینێ بۆ هیواین ئێمەشی شەڵا بیبینین و هەمووتان بینەری ئەو دیمەنە جوانانە بن کە هەمیشاڵی وێنەیەکی فۆتۆ ینی وێنێکی دەگمەنە. بەڵێ سەبارەت بەوە کە ئێستا و بینە جوانانەمان بینی وێنەکان وێنەیەک بوون کە شایانی ئەوەیە کە ئێمە پارێزگاری لێ بکەین، شایانی ئەوەیە کە ئێمە ئەم سروشتە جوانە وەکو خۆی بهێڵینەوە ئەگەر دەستکاری بکەین بە باشتر زۆر باشترێکە بەڵام خراپی نەکەین. بۆ ئێمەش تەوەری ئەمڕۆمان لەسەر ڕەوشی ژینگەیە بەڵام جیاوازەکەی لەوەی لە سەردەمی کۆرۆنا کە ئەویش میوانداری خات و لەنیا ئاریانمان کردووە کە ئەندامی گروپی ژینگە دۆستانە و ڕاستەوخۆ لە سلێمانیەوە لەگەڵمانە. بەیانیت باش خات و لەنیا پێمان بڵیت کە بە تایبەتی دۆخی ژینگە لە سەردەمی کۆرۆنا بەگشتی چۆنی لێ هاتووە و بە تایبەتی لە هەرێمی کوردستان لە چ دۆخێکدایە؟ زۆر چاکە بەیانی ئێوەی بەڕێز باش سلااوێکی ژینگە دۆستانەتان لێبێ من لە نیاریان ئەندامی گروپی ژینگە دۆستی سەرەتا سلاوی خۆم و سلاوی نزیکی 75,000 ئەندامی گروپی ژینگە دۆستیتان پێگەێنم هیوادارم هەموو لایەکتان هەناسیەکی ژینگە دۆستانە هەڵبەمژن. بۆ وەڵامی پرسیارەکەی جەنابتان ڕاستی ئەگەر من سەرەتا باسی ژینگە بکەم ژینگە ئەو ماڵە گەورەیە کە هەمومانی کۆ کردوێتەوە وگەر قەرارە پاراستنی ژینگە ئەرک بێت ئەوە ئەرکی سەرشانی هەمومانە وەگەر قەرارە لە ناوچێ ئەوە هەمومان بەیەکەوە لە ناوەچین. بۆی بە تایبەتی گە لە سەردەمی کۆرۆنای من باسی ژینگە و ژینگە پارێزی بکەم زۆر بابەتەکە سوودتر ئەبێتەوە. گەر ئێمە پێشتر سێری بکەین بارودۆخی ژینگە چۆن بۆ پێش کۆرۆنا دەبینین کە بەرەو لە ناوچوون ئەچێ بەڵام بەپی داتاکانی جیهان لە دوای کۆرۆنا ژینگە بەرەو باشتربوون ئەچێت. بۆیە من ئەڵێم ئەتوانین بەگەشتبینانە سێری ئەم بابەتە بکەین لەبەرەوەی کۆرۆنا توانی ژینگە پاکتر بکاتەوە لەبەرەوەی کارگەکان وەستان لە ئیشکردن ئۆتۆمبیلەکان لە شوێنی خۆیان نەجوڵان خەڵکی وەستان لە دەربڕینەوە و تەنانەت لە ماڵ و سەرجم بوون بەڵام ژینگە بە تەواوەتی ئیسراحەتی کرد لە هەمان کاتە ئاژەڵەکان کە ئاژەڵەکان بەشێکن لە ژینگە دۆستی. بەڵێ لەنیاخان ئەگەر پێمان بڵێ ئەو ڕێکارانەی کە گیرایە بەر بە تایبەت بۆ خۆپاراستن لە ڤایرۆسی کۆرۆنا وەکو زانین ئێمە ڕۆژانە بەردەوام کە ئەچینە دەرەوە ماسک و دەستکێش بەکارێنین یاخود هەندێک کەرەستەی پزیشکی وە بە پێچەوانەشەوە هەم ڕێکاری خۆپارێزی بوو لە ماڵەوە ماینەوە کە تۆ باسی کرد هەموو ئەمانە چ کاریگەریەکی لەسەر ژینگە دروست کرد؟ بەڵێ بێگومان من باسی ژینگە ئەکەم بە حکمی ئەوەی کە 5 حوزەیران ساڵڕۆژی دامەزرانی گروپی ژینگە دۆستی و لە هەمان کاتە ڕۆژی جیهانی ژینگەیە بۆیە زۆر گرنگە کە ئێمە زۆر جەخە لەسەر ژینگە بکەینەوە لەم ڕۆژەیە. بۆیە ئێمە وەکو گروپی ژینگە دۆستی ماوەی ساڵێکە لە 5 حوزەیرانی 2009 تاوەکو ئەم ساڵی کە بەیانی دەکاتە ساڵڕۆژی دامەزرانی گروپی ژینگە دۆستی چەندین چالاکی و هەوڵمان بۆ ئەو بکە خەڵکی تێبگەنی بەڕاستی ژینگە گرنگە بەڕاستی گەر قەرارە ژینگە پیسکردن هەبێت ئەوە عیبەیەکی گەورەیە. بۆیە بۆ وەڵامی پرسیارەکەی جەنابێت سەرجەم ئەو خاشاکانەی ئەو خاشاکە پزیشکیانی کە بەهۆی ئەم کۆرۆنا ڤایرۆسەوە هەیە لە ئێستادا بەشێکە لەو خاشاکە زۆری کە لە ئێستاە کۆبووتەوە و ڕێکاری یەکەم کە پێویستە بگرێتە بەر جیاکردنەوەی خاشاکەکانە کە بەداخەوە لە ئێستا لە کوردستانە هەتا ئێستا جیاکردنەوەی خاشاک بەپی پێویست نەگیراوەتە بەر لە پاشان هەنگاوی دوای ئەوە ڕیسایکلینگە. بۆیە ئێمە هەنگاوی یەکەمان نەگرتوتە بەر و بەتەماین هەنگاوی دووهەمیشین. بۆیە سەرەتا پێویستە سەرجەم خاشاکەکان پۆلێم بکەین چ پلاستیک بێ چ پاژماوە پزیشکیەکان بێ هەتاوەکو جۆرەکانی دیکەی پلاستیک. بۆیە ئەمە داواکاریی گروپی ژینگە دۆستی لی بڕوانن و داواکاریی هەموو ئەو خەڵکانی کە لە ئێستادا ژینگە دۆستن بۆ حکومەتی هەرێم کە بتوانی خاشاکەکانمان بەڕاستی پێویستە پۆلێم بکرێ و ڕیسایکلی بکرێ لە دواترە چونکە گەروانەکرێ هەم مەترسیێکی گەورەی بۆ سەر تەندروستی هەمومان و لە هەمان کاتە مەترسیێکی گەورە بێ بۆ سەر ژینگە و لە ناوچوونی. بەڵێ خات و لەنیا ئێوە ئێستا خۆتان بۆ خۆتان بە شێوەیەک ئەرکێکتان دروست کردو کە ئەویش ژینگە دۆستیە و ئەرکەتان خستۆتە سەرشانی خۆتان. ئایا بیرتان نەکردوێتەوە مادەمەوە ئەرکەتان هەڵگرتووە لە دوای ئەوەی کە کۆرۆنات
تەواو بوو کۆتایی پێهات بەڵام بە هەمان شێوە چەند ڕۆژێک لە هەفتایان لە مانگە قەدەغی هاتوچۆ بکرێت بۆی کە دیسانەوە زەوی بتوانێت یان ژینگەی کوردستان ئەو هەناسەدانە هەڵمژێت کە ئێستا هەڵیەمژێت. ڕاستی بیرۆکێکی زۆر جوانە و چێکە لەو بیرۆکانی کە گروپی ژینگە دۆستی زۆر بە حەسرەتە بۆ ئەوی کە ئەم بیرۆکەیە جێبەجێ بکرێت. گروپی ژینگە دۆستی کاتێکە کەرەنتینە دەستی پێکرد و خەڵکی لە ماڵ و مایەوە نەوەستا لە چالاکیەکانی خۆی ڕاستە چالاکی مەدانی ڕاوەستا بەهۆی کەرەنتینە و لە ماڵەوەمانە بەڵام لە هەمان کاتە ئێمە سیمیناری ئۆنلاین ژینگە دۆستیمان ڕاگەیان کە ژمارەیەکی زۆر لە خەڵکی توانی بەشدار بێ و لە هەمان کاتە بڕواناوی بەشداریکردنی پێبەخشرا و ئەو بیرۆکەی کە جەنابەت ئەفەرمووی کە لە دوای نەمانی کەرەنتینە و ئینشاءالله باشبوونەوەی بارودۆخەکە لانی کەم ببێتە عادەت کە لە هەفتەیەکە چەند ڕۆژێ ببێتە پشوو هەموو کەس لە ماڵەوە بێت و ژینگەش پشووێک و هەناسەیەکی ئاسوود دەبات. ئینشاءالله ئێمە لە دوایەوەی کە کەرەنتینە تەواو بێت بەیەکێ لە چالاکیەکانی گروپی ژینگە دۆستی و بە حکمی ئەوەی کە ئەندامگەلێکی زۆر لە ناو گروپی ژینگە دۆستیە هەن لە گروپی ئێمە لە سوشیال میدیا لە فەیسبوک نزیکی 75,000 ئەندام هەن بێگومان ئیعلانکردن و ئیدیاکردنی ئەم بابەتێکی باش ئەبێت و ئینشاءالله ژینگە ئەتوانێت سوودێک لەمە ببینە. ئینشاءالله هەمیشەش کوردستان 24 هەوڵی یاوە لە ڕێگەی ئەو کارانەی کە ئەکرێ بۆ ژینگەوە خزمەتێک کاوە دەرخەری هەموو ئەو کەسانە بێت کە ژینگە دۆستن. اینجا ئەمەوێ باسیەوە بۆ بکەی ئایا گروپەکەی ئێوە کە باسی لەوە کرد کۆمەڵێکی زۆر لە ژینگە دۆستن زیاتر لە چ شارێک یاخود لە هەموو شارەکانی کوردستان کارەکەن و کارکردنی ئێوە لە ڕووی ژینگەیەوە زیاتر لەسەر کام بە دەقیقی کام مادانێت تا ئێستا کارەکانتان بۆ نمونە بۆ کەمکردنەوەی کام پیسی بووە کە ژینگەی لێ دوور بخەنەوە بۆ نمونە پلاستیکە یاخود کاغەزە کارتۆنە یان بە شوێکی گشتی دەنگە هەموو ئەوانە ئێوە زیاتر کارتان لەسەر چی کردووە تا کوردستان بپارێزن لەو مادە پیسانە. بەڵێ پرسیارێکی زۆر جوانە. سەرەتا ویستم وەڵامی ئەو قسەی جەنابەت بەمەوە کە کوردستان 24 هەمیشە ئەندامە دڵسۆزە چالاکەکەی گروپی ژینگە دۆستی بووە کە لە هەموو چالاکیەکە ئێوەی بەڕێز بەدەمانەوە هاتوون و ئەندامێکی زۆر چالاکی گروپی ژینگە دۆستین. بێگومان بۆ بابەتی کە جەنابەت باست کرد کە ئەمە لەسەر چ بابەتێ بە زۆری ئیشمان کردو گروپی ژینگە دۆستی هەوڵی یاوە دەست بخاتە سەر هەموو برینەکانی ژینگە واتە هەموو سێکتەرە جیاوازەکانی ژینگی گرتوتەوە چ لە چاندنی سەوزایی بێ چ لە پۆلێنکردن و کۆکردنەوەی خاشاکەکان بێ چ لە ناردنیان بێ بۆ ریسایکلین چ لەوەی کە خەڵکی واز لەوە بێنن کار کەسە ئۆتۆمبیلی تایبەتی خۆی بەکار بێنێ لە بری ئەوە پەنا بەرنە سەر ئەو ڕێکارانی کە هاتوچۆی گشتین واتە لە باتی ئەوەی کەسێک هەر کەسە و بەتەنیا ئۆتۆمبیل خۆی بەکار بێنێ هەمومان بتوانین پاسێک بەکاربێنی تاکو کەمتر زیان بە ژینگە بگەینیم و لە بری ئەوە بتوانین کە پاسکیل بەکاربێنین. یەکێک لەو چالاکیانەی گروپی ژینگە دۆستی ئەنجامیە کێشانی هێڵی پاسکیل بوو لە پارکی ئازادی زانکۆی سلێمانی ڕێکاری تایبەتیمان گرتە بەر کە هێڵی تایبەتیمان هەبێ بۆ هێڵی پاسکیل و لە هەمان کاتە شوێنی تایبەتی ڕاوەستانی هێڵی پاسکیل و پاسکیلەکە خودی خۆی بۆی هەموو ئەمانە کۆمەڵە چالاکی گەلێکن کە چ لە سیمیناراتی ئۆنلاینەوە بێ چ لە چالاکیە مەیدانەکانەوە بێ دەستمان خسۆتە سەر هەموو سێکتەرە جیاوازەکانی ژینگە و هەموو کێشەکان و هەموو هیوایەتی ئێمە ئەوەیە کە بەرە و ئاقارێکی باشتری ببین و چارەسەرخواز بێ بۆم بابەتە. بەڵێ بێگومان ئەم چالاکیانەی کە ئەیکەن حتمما لە ڕووی داتایەکەوە دەست پێ ئەەکەن کە ئەبینن بۆ نمونە ئۆتۆمبیل زۆر بەکار ئەهێنرێت خانەوادەیەک سێ کەسن دوو ئۆتۆمبیلیان هەیە یان سێ ئۆتۆمبیلیان هەیە ئەمە وای کردووە کە ئێوە بیلۆ بکەنەوە ئایا بەکارهێنانی ئۆتۆمبیلە زۆر ژینگەی کوردستان پیسەکات یاخود کارگەکان و مۆلیدە خاوەن ئەو مۆلیدانی کە مۆلیدە گەورەکانن ئەبێتە هۆی پیسی ژینگە ئەکرێ پێمان بڵێ داتایەک هەبێ لە بەردەستی ئێوە لە ڕێی کامیانەوە زیاتر ژینگەی کوردستان پیس ئەبێت. بەڵێ ڕاستی گەرمم بتمەوێت بە ژمارە داتایەکی سابت بە جەنابەت بڵێم ڕەنگە نتوانم ئەوە بکەم بەڵام بێگومان قسەکە جەنابەت دروستە کاتێکە بەداخەوە خەڵکی ئێمە وعی ئیجتیماعیمان هێندە بەرز نییە کە بزانین پێویستمان بە چەندە هێندە بەکاربێنین وەک جەنابەت فەرمووت ئەندامی ماڵێک سێ کەسن بەڵام دوو ئۆتۆمبیلیان هەبێت بێگومان ئەمە زیانێکی زۆر بە ژینگە ئاگەینێت لە بری ئەوە وەک باسم کرد پەنابەرینە بەر هاتوچۆ ڕێکارە هاتوچۆ گشتیەکان و لە هەمان کاتە ئەو کارگانەی کە لە ناو شارە ببرێنە دەرەوەی شار لانی کەم ئەمانە ئەتوانێت هاوکار بن بۆ پاکردنەوەی ژینگە چەند ڕێکارێکی ئاساین بۆ نمونە کاتی بەکارهێنانی زۆری ئاو لە ناوبردنی درەختەکان و سەوزاییەکان بەڵام لە بری ئەوە بتوانین زیاتر نەمان بچێنین کەمتر ئۆتۆمبیل بەکار بهێنین لە بری ئەوە پەنابەرینە بەر پاسکیل و ڕێکارە هاتوچۆ گشتیەکان
هەموو ئەمانە چارەسەرکردێکی سادەن بەڵام ئەنجامێکی زۆر گەورەی هەیە کە شەگەلێکی زۆر گەورە چارەسەر ئەەکەن بۆ یەگەر من بە داتایەکی دقیق بە جەنابەت بڵێم لەوانەیە ڕەنگە نتوانم ئەو بکەم لە ئێستاە بەڵام بێگومان هەموو ئەمانە هۆکاری ئەوە بوون کە هانی ئێمە بندەست بینان ئیشە چونکە هەمیشە بی لەواکەینەوە گەر من نیکەم و جەنابەت نیکەیت و ئەوان نیکەن چی ئەم ژینگەی ڕزگار بکات لە ناوچوون کاتە پێویستە کەسێک دەست پێ بکاتەوە سپاس بۆخوای گەورە ئێستا کۆمەڵە کەسێکی زۆر لەگەڵمانن بۆ ژینگە دۆستی و ژینگە ژیان ئینشاءڵڵا دواتر هەموو هاوڵاتیانی کوردستان بۆ خۆیانە بنە ژینگە دۆستێک لەن یاخان بەو پێی کە ئێوە قاڵ بوونەتەوە لە ناو ژینگە و بوونەتە دۆستی ژینگە ئایا پێمان بڵێ زیاتر لە چی وەرزێکە ژینگەی کوردستان زۆرتر پیسە بێت و دووچاری پیسبوونی ژینگەیە بێتەوە بەڵێ بە حکمی ئەوەی کە کوردستان شوێنگەلێکە لە بەهارە دیمەنێکی جوانی هەیە و خەڵکی پێی خۆشە بۆ وەرگرتنی هەوایەکی تازە جێوێکی تازە سەیران بکە بۆ شوێنە گەشتاریەکان بەڵام بەداخەوە ئێمە ڕۆشنبیریمان بەڕادەیەک ئەوەندە زۆر نییە کە لە دوای خۆمان بتوانین ئەو شوێنی کە بەکارمان هێنا و پاکی بکەینەوە ئەو ژینگە جوانی کە سەرەتا بە شێوەیەکی جوان چوینە ناویەوە بە هەمان شێوە بەجێ بێڵین بۆ کەسێکە لە دوای ئێمە بەتەمایە بێتە ئەم شوێنە بۆیە ئەو وەرزەی کە بە زۆری زیاتر لە وەرزەکانی تر ژینگە پیس ئەبێ بەهارە چونکە خەڵکی زیاتر پەنە ئەبنە بەرچوونە دەرەوە بەکارهێنانی مادە پلاستیکیەکان لە ناوبرنی سەوزایی و دارە درەخت و کردنەوەی ئاگر هەموو ئەمانە هۆکارگەلێکی گەورم بۆ لە ناوبرنی ژینگە بێ ئاگا لەوەی کە تۆ چویتە دەرەوە بۆ وەرگرتنی جێوێکی تازە و جێوێکی خۆش و بۆنکردنی بەهارێکی تازە بەڵام بەلایەکی ترۆ تۆ ژینگە دوێران کردووە و ڕەنگە نتوانی بەهارێکی تر بە هەمان جۆر ببینیتەوە بۆیە ئەو وەرزەی کە زۆر کاریگەری ژینگەی لەسرە بەهارە بێگومان لە کوردستانە باڵێ لەنیا خان وەکو دواپرسیار و بە شێوەیەکی کورد وەڵامان بیتەوە سبەی ڕۆژی جیهانی ژینگەیە و ئێوە وەکو گروپەکەتان چ چالاکیەکتان ئامادە کردو بۆ سبێن یاخود چالاکیەکتان هەیە؟ بەڵێ ئێمە وەکو گروپی ژینگە دۆستی گەر بەهۆی کۆرۆنا ڤایرۆس نەبووە بێگومان چالاکی گەلێکی زۆر گەورەمان هەبوو بەڵام لە ئێستای ئێمە بەهۆی ئەوەی کە پێویستە پابندی ڕێنماییە تەندروستیەکان بین ئێمە چاڵێنجی نەمام ناشتنمان ئامادەکردو لێرە و پەیامی من بۆ هەموو ئەو کەسانی کە ئێستا ژینگە دۆستن گویان لە منە چاڵێنجی نەمام ناشتن لە گروپی ژینگە دۆستیەوە بڵاو کراوەتەوە و دەستی پێکرد هەچ کەسێ لە لای خۆیەوە نەمامێک بچێنێ و ڤیدیۆی خۆی بڵاو بکاتەوانێ و سێ کەسی تر چاڵێنج بکات بۆ ئەم چاڵێنجە تا زۆرترین کەس بتوانین زۆرترین نەمام بچێنین و لە هەمان کاتە لەگەڵ یا بڕۆین و ئاوی بدەین هەتا گەورە بێن نەنگێک سەر بەجێی بێڵین بەم جۆرە ئینشاءڵڵا کوردستان بەرەو سەوستر و جوانتر و ژینگە دۆستر ئەبین ئینشاءڵڵا ئەگەر بتوانین هەر لە ماڵەکانی خۆمانیشەوە لە ڕێگەی ئینجانێکیشەوە بێ ئەو بەشدار بین لەو چالنجە زۆر سپاس بۆ لەنیاخان لەنیا ئاریان ئەندامی گروپی ژینگە دۆستی بە هیوای سەرکەوتن و تەشەنەکردنی ڕێکخراوەکەتان و هەر سەرکەوتو بی سپاس بۆ میوانداریەکە قبول کردین زۆر سپاس بۆ لەنیاخان سپاس بۆ ئێوەی ئەزیز زۆر خۆشحاڵ بووین سپاستان بەڵێ ڤایرۆسی کۆرۆنا ئەگەر زیانی بە مرۆڤایەتی و ئابووری و ژیانی خەڵک گەیاند بێت ئەوە بۆ ژینگە بە پێچەوانەوە بووە هەروەک ئاژانسی ناسا لە چەند وێنەیەکدا بەراوردی کردووە کە ڕەوشی ژینگەی جیهان لە پێش کۆرۆنا و لە سەردەمی ئەو ڤایرۆسەدا زۆر جیاوازە بە شێوەیەک بەهۆی ڕێکارەکانی بەرەنگاربوونەوەی کۆرۆنا ژینگەی جیهان بەگشتی بە تەواوەتی پاک بۆتەوە وەک شارەزایانی ژینگەش دەڵێن ئەو خزمەتەی بەهۆی قەدەغەی هاتوچۆ بە ژینگە کرا بە 100 ساڵی دیکە ناتوانێت ئەنجام بدرێت. ناسا دەڵێت ژینگە پێشەنگی زانستی ئابووری و سیاسەتە بۆیە پێویستمان بە وربینیە. لەم بارودۆخەدا و کاریگەریەکانی خۆپاراستن و ڕێکارەکانی بەرەنگاربوونەوەی کۆرۆنا زیاتر لەسەر ژینگە دەرکەوتن بەهۆی داخستنی کارگە پیشەزازیەکان و وەستان و کەمبوونەوەی جوڵەی ئاسمانی و وشکانی و دەریاییەکان و بەکارنەهێنانی سوتەمەنی کە وای کرد ژینگەی ئەو ناوچانە تەواو پاک بکرێتەوە لە گازی دوانە ئۆکسیدی کاربۆن و گازەکانی دیکە. لە ماوەی ئەم ساڵدا زیاتر لە 2 ملیۆن هێکتار زەوی دارستانەکان لە ناوچوون و زیاتر لە 5 ملیۆن هێکتار زەوی دووچاری وشکبوونەوە بووە. هاوکات لە ماوەی ڕابردوودا پیسبوونی ئاوی دەریاکان و ژاوەژاوی جیهان گەیشت بووە ئاستێکی مەترسیدار. بەڵام بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا و گرتنەبەری ڕێکارەکان تا ئاستێکی چاوەڕوان نەکرا و ژینگەی جیهانی پاک کردەوە. هەروەک زانایانی ئەو بوارە دەڵێن ئەو پشوەی ژینگەی جیهان بەهۆی کۆرۆنا وەریگرتووە بە 100 ساڵی دیکە نەدەتوانرا ئەو خزمەتە بە ژینگە بکرێت. ئاژانسی ناسا چەند وێنەیەکی گۆی زەوی بڵاو کردوتەوە و بەراوردێکی لە نێوان ژینگەی جیهان لە پێش کۆرۆنا و دوای کۆرۆنا کردووە و تێیدا بەڕوونی دەردەکەوێت ژینگە و ئاو و هەوا بە ڕێژەیەکی چاوەڕوان نەکرا و پاک بۆتەوە.
لەگەڵەوەشدا کۆرۆنا بارودۆخێکی ناجێگیری لەسەر مرۆڤایەتی لە هەموو جیهان دروست کرد. لەلایەکی دیکەوە بەشێک لە ژینگەی جیهانی بەهۆی ڕێکارەکانی خۆپاراستن لە کۆرۆنا بە مادەی مەترسیدار وەک دەستکێش و دەمامک و پاژماوە پزیشکیەکان پیس کرد. هەرێمی کوردستانیش بێبەش نییە لەو گۆڕانکاریانە لە ڕووی زیانەکانی کۆرۆنا و سوودە ژینگەییەکان کە بە گوێرەی ئامارەکانی دەستەی گەشت و گوزار لە ساڵی ڕابردوودا ڕاگەیەنرا بوو. ڕۆژانە زیاتر لە 8 ملیۆن لیتر سوتەمەنی لە هەرێمی کوردستان بەکارهێنراوە و سوتاوە. بەڵام قەدەغەی هاتوچۆ کەمبوونەوەی جوڵەی نێوان شارەکان ئەو ڕێژەی زۆر دابەزاندووە و بە گوتەی ڕێکخراوی ژینگە پارێزی جیهانیش لە ماوەی 10 ساڵی ڕابردوودا نەتوانراوە ئەو خزمەتە بە ژینگە بکەن و پلانیش بۆ داهاتوو دانێن تا بەو جۆرە ژینگە پاک بێتەوە. ئامارەکانی تایبەت بە زیانەکانی ژینگە لە ساڵی 2020دا لە سەرەتای ئەم ساڵەوە واتە لە 6 مانگی سەرەتاوە مانگی ڕابردوو ئاماری ئەو زیانانەی بە ژینگە گەیشتون و قوربانیەکان بەهۆی ژینگەوە بەم شێوەیە بووە کە لە 6 مانگی یەکەمی ئەم ساڵدا زیاتر لە 11 ملیۆن و 800 مەتر دووجار دارستان لە ناو چووە. زیاتر لە 37 ملیار و 400 ملیۆن تۆن سەرچاوە وەک مس و ئاسن و مادەکانی دیکە لە زەوی دەرکراون و ئەم ساڵ نزیکەی 900 ملیۆن تۆن پاشماوەی زبڵ و خاشاک فڕێدراوە. لە 6 مانگی ڕابردوودا زیاتر لە 5 ملیۆن و 370 هزار تۆن پلاستیک خراوەتە نێو ئۆقیانوسەکان و هەروەها هەر ئەم ساڵ نزیکەی 3 ملیۆن و 800 هزار کەس بەهۆی پیسبوونی ژینگە یانیان لەدەستاوە. کە ئەوە داتایە کە پێم وابێ هاوشانی ڤایرۆسی کۆرۆنایە. ئەم ساڵ زیاتر لە 1.5 ملیۆن کەس بەهۆی ئاوی پیس گیانیان لەدەستداوە کە لە ساڵی 2020دا زیاتر لە 21 ملیۆن تۆن پاشماوەی ئەلکترۆنی فرێدراوە. و ئەمەش واکات کە لە کۆی 7 میلیار کەس جیهان زیاتر لە 2 میلیار و 500 میلیۆن کەس پێویستی بە ئاوی خاوێن بێت کە ئاوی خاوێنیان نییە. بەداخەوە ئەگەر ئامارەکان سەرڕایەوەی کە ڤایرۆسی کۆرۆنا ئەو هەموو ڕێگریەی کرد لە پیسبوونی ژینگە بەڵام هێشتا ئامارەکان چەندێک جێی مەترسیە وای کردووە خەڵک ئاوی پاکی نەبێ. ئەمەش هەر لە دەست خۆمانە زۆر جار ئێمە ئامێرێکی ئەلکترۆنیمان یاخود ئەو پیلانەی کە زۆر سادە لە ماڵەوە بەکارێنین بێ ئاگا ئەکەینە ناو سەتڵی خۆڵەکەەوە بەڵام نازانین کە چەنەها سەدان ساڵیەوە بۆ شیبوونەوە لەگەڵ شیبوونەوەکەشیا چەندێک ئاوی ژێرزەوی و ئاوی هەموو ژینگە پیسەکە بە هەموو جۆرەکان هەتا زینەوەرەکانی ناو ئاویش بڕاستی باسکردن لە ژینگە و پیسبوونی چەندین بەرنامە و پرۆگرامێوێ چەندین کاری زۆر گەورەیەوێ بەڵام ئێمە بەپێی کاتەکەمان توانیمانە تەنها ئەو داتانە بخەینە ڕوو کە جێ مەترسین بۆ ئەوەی زۆر مەترسیەکانە خەینە ڕوو بۆی ئێوە زیاتر بتوانن بەرگری لە ژینگە بکەن. بەڵێ ئەمانە تەنها بە داتا و ئامار بوو بەڵام شتێکی تریش کە بە چاوی خۆت بیبینی ئەوە زۆر جیاوازەیمە ژینگەی کوردستانمان بە چاوی خۆمان بینی ئێستا ئەو وێنانەی کە کاتەیفور بۆمانی گواستبەوە لە ڕێی ئەو فیوچەرە بینیمان کە چەند گۆڕانکاری بەڵام لەگەڵ ئەوەشە ئێمە هەڵی ئەومانداوە لە ڕێی چەند وێنەیەک شارەکانی جیهانیش لە پێش بڵاوبوونەوەی کۆرۆنا و دوای بڵاوبوونەوەی ئەو ڤایرۆسا کە نیودەلهیە پاریسا ئەڵمانیایە زۆربەی ئەو وڵاتانن کە دەبینین ئەمە وێنەکانی خوار و سەرەوە دوای باڵێن لە کاتی ڤایرۆسی کۆرۆنایە ئەوش پێش ڤایرۆسی کۆرۆنای کە چەند کەش و هەواکەوە شقامی شانزلیزێ لە فەڕەنسا ئەوە چەند ئەویان هندستان ببورن کە چەند ڕوون بوو ئاسمانی چەند ڕوونەوە دواتر ئەوەش چەندێک ژینگەکەی پیسە و تەڵخە هەوایەکی پیس دەرەخات بێگومان وێنەکان. بەڵێ سیر تەنانەت وەکوە وایە کە تۆ سیرەکەی دوازانیت ئەو کامێرەی کە فۆتۆکەی پێگیراوە عدەسەی کامێرەکە پیس بێت بەڵام لە شوێنێکی تر عدەسەی کامێرەکە پاک کراوەتەوە ئەمەش کاریگەریەکانی کۆرۆنا بووە کە دروستە تەندروستی ئێمەی وەک عدەسەیەکی کامێرا پیس کرد بەڵام ژینگەی زۆر جوان و پاک کرد با ئێمە بیپارێزین ئەو ڤایرۆسا بەو هەموو دڵڕقیەی خۆیەوە ژینگەی وا جوان کرد ئێمە کە مرۆڤین هەتا لە وێنەکانی ئێستاشمانە زیاتر دەرەکەوێت کە وێنەیە کە گرین لەگەڵ ئەو کات ئەگەر بە تایبەت سروش لە پشتمانەوە بێ زۆر تەڵخ بۆ پێشتر ئێستا زۆر ڕوونترە. بەڵێ با ئێمەش بتوانین کە پارێزگاری لەو ژینگەیە بکەین کە کۆرۆنا پەیمانی بەخشی حەقی ئەوەی بێ لێ بکەینەوە کە ئاوها نەخۆشی ئەو هەموو خەڵکی نەخۆش کرد ئێمە بەم شێوەیە پارێزگاری لێ بکەین. بەڵێ با لەگەڵەوەشا ئێمە ئێستا ئاگاداری کەش و هەوای شارەکانی کوردستان بین بزانین کەش و هەوا چۆنە.
بەڵێ دەینە سەر تەوەری دووهەمی پرۆگرامی ئەمڕۆمان کە باسمان لەوە کرد کە وتمان ئەمڕۆ ڕۆژی جیهانی منداڵانی قوربانیانی جەنگ و هەر توند و تیژێکی ترا و لە کاتە ناخۆشەکان و بەتایبەت لە کاتی شەڕ منداڵان یەکەمین قوربانی و منداڵان دوای شەڕ و ناخۆشیەکان زیاتر ئەوان کاریگەریان دەچێتە سەر بەتایبەت ئەو منداڵانی کە دایک و باوکیان لە دەستداوە چەند منداڵێک دوای لە دەستدانی دایک و باوکیان لە شەڕی داعش لە ناو مووسڵ ئێستا لە ناو کەمپی حەسەن شام ژیان بەسەرەبەن و شێوازی ژیانیان و کێشەکانیان بۆ کوردستان 24 ڕێی کامەرەکەی ئێمە خستۆتە ڕوو ئێمەش بۆ ئەوەی دەخێت. 4 ساڵە ئەم شوێنە بووەتە جێگای حەوانەوەی سەدان خێزانی هەڵاتووی شەڕی داعش. چیرۆکی دوو منداڵ کە خێزانەکەیان لە دەستداوە بەرەو ئەوانمان دەبات. مەحموود تەمەنی 13 ساڵە و حەنانی خوشکی تەمەنی 12 ساڵ. ئەوان بەبیریان نایە باوکیان چۆن لە شەڕ کوژراوە. لەو کاتەوە لەگەڵ دایە گەورەیان ژیان بەسەر دەبن. مەحموود باسی کێشەکان دەکات و دەڵێ ژیانی ناو کەمپ دەبێت چۆن بێت. دایە گەورەشیان کوردیەکی باش دەزانێت و دەڵێ 3 کوڕم کوژراون. منداڵەکانی کوڕەکەشم بەباشی بەخێو دەکەم. انتهت الحرب بس نحن الضحايا. ئەگەرچی شەڕ کۆتایی هاتووە بەڵام ئێمە قوربانین و بێ کار و کاسبی لە ماڵەوە دانیشتوین هاتون و چوون نییە. ئومێدی هەموو مرۆڤک ئەوەیە بە سەلامەتی لە نێو خێزانەکەی دابژیت. باوکم لە شەڕی داعش کوژراوە. طلب خذي مع بربان مالدما بس مخانينينا بخدي حاجة أمس شم سرجي مخانينينا هس يجاربوا بشيء ممرو از يجاربوا خديات أنها هاجد بيجن درك فزي شمكيري ليش زحمتنا بيشكيد منن از خدانكم الحمد لله لو أسباب وباب بقرم زوان خدانكم الحمد لله وأمنا شين وهو حكمة خجي هارو كاريا ما بكت ما يدري يخ تجويري چیرۆکی خێزانەکانی ئەم کەمپە جیاوازە. ئینتزار بەڕواڵەتی دیارە تەمەنی زۆر نییە. ئەو مێردەکەی کوژرا و 3 هەتیوی خۆی هەیە. جیا لەوەش 3 منداڵی براکەی کە خۆی و ژنەکەی لە کاتی کەوتنە خوارەوەی هاون لە ناو مووسڵجانیان لە دەستداوە بەخێو دەکات. ئینتزار بەم جۆرە باسی کێشەی ئەم منداڵانە و پێداویستیەکانیان دەکات. وأبوهم يعني لە ڕووی ئەمنی و سەقامگیریەوە ئێمە خۆشحاڵین. ئێمە لە کەمپەکان بووین، براکەم و ژنەکەی کوژران. نەی دەتوانی بێت کێشەی ناسنامەی منداڵەکانمان هەیە. بۆ 3 لە برازاکانم چوون بۆ ڕێکخراوی قەندیل. پێم گوتن من سەرپەرشتیار و وەکیلی منداڵەکانم. بەڵام گوتیان لای حکوومەت کێشەیە. رحت على منظمة قنديل قالوا لي قلت لهم أنا الوكيلة أمام الله عز وجل يعني هم عندي حاليا. باجووری ئەمەرەکانی بەشی کارجێڕی کەمپی حەسەن شام لەم کەمپە 400 منداڵی هەتیوی تێدایە کە دایک و باوکیان نییە. بەشێکی زۆریان باوکیان لە کاتی شەڕ کوژراوە و دایکیشیان بەجێیان هێشتون. هەرکام لە منداڵانە هەڵگری چیرۆکێکی پڕتراژێدین کە لە تەمەنێکی کەمی خۆیان بە چاو بینیویانە. بەڵام بە نیگاکانیان دەڵێن ژیان بەردەوامە و ئومێد هەمیشە زیندووە لە دڵیاندا. هێرۆ مەولودی کوردستان 24 کەمپی حەسەن شام. سۆڵان بێگومان یادکردنەوەی ئەم ڕۆژە جیهانیانە و نیشاندانی ئەم دیمەنانە لە ڕێگەی کارەکانی پامنێرەکانمانەوە یا هاوکارمانەوە وا کات بۆی کە ئینشاءالله بارودۆخێکی باشتر ڕووبکاتە مناڵانی جیهان بە تایبەت هەرێمی کوردستان کە بووە بە لانەیەکی ئارام بۆ هەموو ئەو مناڵانەی کە ڕویان تێکردو یاخود بەهۆی هەر جەنگ و تاوانێکەوە بێ دووچاری نەهامەتی بوونەتەوە. بەڵێ ئەوش لە یاد نەکەین کە ئەم ڕۆژە جیهانیانە تەنها بۆ ئەوە نیە کە یادکردنەوە بێت ڕێکخراوەکانی جیهانی کاوەکو یونیسف بە بەردەوام یاخود ئەو ڕێکخراوانی کە سەر بۆن کە منداڵان بپارێزن مافی مرۆڤن دەبێت لەم کاتانەدا چارەسەری تەواوەتی بۆ حاڵەتانە بدۆزنەوە و ئێمەش سەبارەت هەر بەم بابەتە و هەم باسە هەوڵی ئەومان داوە کە لەلایەن کەسێکی پسپۆڕەوە کە میوانداری بکەین و لێرەوە چەند پرسیارێکی ئاراستە بکەین سەبارەت بەو تەوەرە کە ئەویش بەڕێز جعفەر سمۆ بەڕێوەبەری کاروباری ئیزیدەکانە و ڕاستەوخۆ لە ستۆدیۆی دوهۆکەوە لەگەڵمان ئەبێت. دەمانوێت بزانین کە
پێش هەموو شتێ ڕۆژ باشت لێ ئەەکەین و پرسیارەکەشمت ئاڕاستە ئەەکەم ئەوی ژەوەیە کە بەگشتی دۆخی منداڵان لە هەرێمی کوردستان بە تایبەت ئەو منداڵانەی کە قوربانی جەنگن چۆنە؟ گەلک سوپاس سپێدە باش بۆ بۆ هەمی خەڵکێمێ کوردستانê وەک هەمووزانن و ئیرۆ ڕاستیژی ڕۆژێکە گەلێکە گرنگە سەرتاسەری جیهانی تایبەژی کول هەرێما کوردستانێک و بەهرەکە مەزنجی زارۆکێتمە تووشی زۆر و زەرمەندێت مەزم بووینە دیرۆکە هەیدای عراقی تایبەتی وەلێ دوماهیێژی و ئەو زارۆکێت ماینە بێدایک ماینە بێبایی ڕاستیژی نەهات قۆناغەکە سەخت و دژوار ڕۆ دەرباز بن هێویدارم هەرچی زوویە حکوومەتە عراقی حکوومەتە هەرێما کوردستانê ڕێکە چارەیە ببینێت بۆ هەندێ ئەف زارۆکەژی ژ مافێن خۆ ژە چارە نوویسی خۆ بێبار نەبن بۆ هەندێ پێشە ڕۆژا خۆ تەمین بکەن ئەکۆ پشتڕاست بکەن. بەڵێ ئەو ئێمە باس لەواکەین کە ئەمڕۆ بە تایبەت بە دقیقی کە هاتووە لە ڕۆژی جیهانی منداڵانی بێتاوان کە بوونەتە قوربانی جەنگەکان یاخود هەر تاوانێکی تر. ئایا بزانین مناڵانی هەرێمی کوردستان بوونەتە قوربانی چ تاوانێک یاخود زیاتر لە چ مەترسیەکان؟ بەڵێ درێژاهیە دیرۆکە دەلحەمی جارال جەنگادا وەختێ وەزعی دەولەتی تێکچتن پترژ هەموو جاران زارۆک قوربانە چونکی زارۆک ئەو کەسەیەک و بێگونەهەک و هەمی جاراژی بتنێ ئەوی داخوازە یعنی و مافی خود بدن ئەگەر ئەم لە هەرێما کوردستانê وەکو دایرەکە تایبەتمەند کاروبارێت ئێزدیا بە ئەم بکەین نمونە 2014 و گاڤک و داعش سەر عراقی دەگرتی گشتی و قەزا شنگالێ تایبەتی جەنابێ وەتزانتن و زارۆکتمە تووشی زەرەرەکە مەزم بوون کوشتن ماڵوێرانکردن بەرز ترس سەری خەلکێمەل لەبەرە شنگالی هات ئەتوێ توی دەمیدا وەتزانیژی و کوشاشاوایە بەڕێژی هەکەر بیراوە بێتن دیار کرد و دەهان زارۆک هەرچیایەدا ji bê xwedanî ji bê şîrî ji birsa ji tehna giyanê xwe ji dest da ji ber hindî jî heker em berêxwedeynê vêgavkel kempêt awarêt herêma Kurdistanê taybet jî devera dihokî nêzîkî 17 kempan nêzîkî 4000 zarokên êzdî qurbaniyên cengê bûyne çê destê Daişçî jî yek û sala 2007 ku ew karasata mezina bi serê xelkê me gir Ezêr û Sîbaşê Xidir hatî divê tawana mezin da nêzîkî 2745 zarokan li serdemê hatina rêxirawa tîroristiya Daeş sêwîman ku nihal kempên awarên herêma Kurdistanê ne gava ku Daeş ser manteqê de girtî li Kurdistanê bi taybetî li devera Şingalê yani nêzîkî 2600 zarokan kefne bin destê rêxirawa tîroristiya Daeş em hemî jî zanin evê rêxirawê ku ev zaroka wekû dirûh beşerî ye kartînan yani çê işalî hindê ve ku kartînan ku xwe tên dîken çi jî bi kartînan ku eqlê wan yani pizirê xwe şofînî terbiyet bikin ew bû etaradeyekî bûne metirsî jî rastî jî piştî qurtalkirina wan gelek ji wan zarokan ku niha rastî jî li herêma Kurdistanê em tûşî hindek tehediyat an jî ewayîqet mezim û rastî jî gunniha van zaroka pêdiviya li ser stoyê hikûmeta Iraqê حکوومەتا کوردستانی ماپەی باشە پتر خۆ لێ بکەتە خۆدان چونکی پلاستیژی هەردیم ئەمە دبێژن گازنامە حکوومەتە عراقی هەیە و خەلکێ ما زارۆکێت ما تایبەژێ دەڤرا شنگال ئەم نازانن هەچک و جزئێکش خۆ نزانن چەندە حکوومەتە هەرێمێ تەقسیر نەکرێەوە لێمە پێ باشترە هەندێک پلانێت باشتر دانێتن بۆ هەندێ ئەف زارۆکە ژ مافێن خۆ بێ بەهار نابن چونکی ڕاستیژی هەندێک ئەوایی خەنە هەندێک مەشاکل هەنە پرسیاری داهاتیدا ئەنکو ئەمێ بەقسێوان ئەوای قا بکەن بەڵێ کاک جافەر ئێستا جەنابەت باس لەوە کرد کە 2800 منداڵ کەوتونەتە ژێر دەستی داعش کە ئەویش منداڵانی ێزیدین و ئەوە لە یاد نەکەین کە هەموو عێراق و کوردستانیش بەدەست با بڵین شەڕی داعشەوە دەیناڵاند و منداڵانی مووسڵ و ێزیدیەکان زۆرترینی ئەو منداڵانە بوون کە بوونە قوربانی و ئەو ژمارەیە کە جەنابەت باست کرد کاوانە ژمارەیەکی زۆر گەورەیە چەندێک لەوانە ئێستا لە بن دەستی داعش ڕزگار کراونەتەوە توانراوە بگەڕێنەوە بۆ لای خانەوادەکانیان یا بنێرێن بۆ کەمپەکان بەێ الڤان کەمپاک و هژمارەکە مەزش وان ساڕۆکێت مەگوتیت کەپنیە دەستی داعشدا نزیکی
حفصە زارۆکە هێشتا ئەم چش مەسیریوان نزانن گۆر ئامارێت نویسنگها تایبەتە کاروباری ڕەواندیان کو سەر ڕێبەریە مەیا گشتیا کاروبارێت تێزیە بە نێزیکە حفصە زارۆکە ئەم هێشتا چش چارەنویسێوان نزانن کو ئەف زارۆکە بەرابەتر ئەو معلوماتت مە هەیە وان منطقە بوون تایبەتژی ئەف منطقەت سووریا کو هێشتا ئەلڤێدومە هەیە داعش تا ڕێدەیەکی کۆنتڕاخۆل سەر هەبوو مەگەلێک جاری بوومە هەبوون مە پێزانین هەبوون کو ئەوان زارۆکە ji bo meremê xwe taybetê teroristî evan zaroka yanî perwerde dikin. Piştî ku ev zaroka hatine qurtalkirin jî rastî jî gelek kar bû wan vê çunkî 4-5 saleka tu zarokekî bêgunneh destê rêxiraweke teroristîkî em hemî zanin wê çawa bêne perwerde kirin. Ji ber hindê jî ew zarokê dime ku nêzîkî 700 wek me gotî li gor wan amarê me amaje pêkirîn. هیوی خوازن حکوومەتە هەرێما کوردستانê هەرچ زوویە گەل حکوومەتە عراقی فشارێکی پێختە سەر جڤاکە ناودەولەتی بۆ هەندێ ئەف زارۆکەژی بێنە قورتالکردن پشتی تێنە قورتالکردنجی پراستیژی بەرنامە وەکو پێدوی بۆ نەهاتێدانە ئەم نابێژن ینی چوو نەهاتێکردنا بەس پادویە بەتر بێتەکردن چونکی پراستیژی ئەف زارۆکە هێشتا گاوا تێنێت ناف کەمپاژیدا هێشتا ئەو هزرێت داعشێت تووتڕە و سەریواندا تێچاندنە تصور من جبو وان زاروكان يعني قالك جرنج حكومة هريمة هندك مراكز تأهيلي عن كوسنتر تايبة بيجا عندنا يتوشيار كرني بترك كارل صار بكتن زي دباري هندي ما برين هو جيجوت كو نزيكي 500 زاروكا جوان جوروان امارت ما اماجا بكري 500 زاروك خواندنو ما في خو كو نهول الهريمة كردستان بتايبتي والعراق بقشتي ببهر بوينا يعني شاوا ال 2004 دقيقة كو أف زاروكا كفتينا دستي داعش دا زاروك بوينا يعني وكو عمر جي زاروك بوينا بلكي 6 7 سال كاتشان سال 10 سال بشتي هاتينا آزاد كرن يعني شروعي قانوني بلكي عمريوان جيوان مظن ببتن يعني ايدي ببهرد بنش خواندن اخوا بو آلية پروردهی يعني نكارم درسي بخواندن مدرسي مكتبي بخواندن ايش قالك آلية ديفا حتى بو مسائل مستمسكات قانوني قال جاري ببهرد بين يعني حتى كو معامله كوان ماشينه چونك تشتيوان نهات يا دركن بلاستيجي فجبرندجي اوت فوكس انه ام سرت كان او كو افزارو كجاركش حقوق اخوانش ما في خويت يا كم اش قطاب خاني ببهرنا بتن فجبرندي اگر حكومه هريما كردستاني بلانك دانانتين بلاستيجي مصيري فانزارو كويت مطرسيدا بتن بەڵێ کەواتەوەکو ئاماژە و پێکرد لە بارودۆخێکی ناجێگیردان هێشتا نەهاتوونەتەوە سەر و دۆخەی کە وەکو مناڵێک مامەڵە بکەن بە تایبەت لە نێو کەمپەکانە ئایا ئێوە چیتان کردو بۆ ئەوان بۆی کە هیچ نەبێت لەسەر ئەو بارە دەرونیە خراپە کەم بکەنەوە جا ئەمە بەدابینکردنی تەنها کەمپێک یاخود قوتابخانەیەک ئەبێت یاخود بە ڕاوێژکردنی بەردەوامە بێ لەگەڵیان و بزەبت بشزانین ئایا ئەوانەی کە لەوێن زیاتر لە چ پێک هاتەیەکن ئایا ئەتوانن ئێوە مامەڵەیان لەگەڵا بکەن توزانی یعنی هەکەران بێژن چون هاتیەکردە پراستی ئەوژی بێوجدانی حکوومەت هەرێما کوردستانی تا ڕادەیەکی گەل هەندێک منەظەماتێت تایبەتمەند زارۆکەوە هەندێک سنتەرە هەندێک دەوراتی تایبەت قال منظمات ميت لوكال ترديك عندك كار هات يكرن بس مطرسيات عندك اف زاروكا جاركي يعني عندك سنتر بين دانان اوليكا شوي هزرا قريش قرتي افا كوداع سريوان دكريكو ام بين دري چونكش علي دروني فبراسيجي اف زاروكا يتوشي ضررك قال لك مظنبين قال لك زاروكا ام خود بينن كو فيغافكي الفيرينا ولا هزراوان يالجيها كيدي چونكي بين صالا تو زاروكي بيقولنا عقليوي سبي إصابة تو تيرا خوا هزري خوي جعركيري توي ماجيكي براستيجي بصانهي نينا كنتو زوبزو اوان هزري قريش قرتي سريوان بينيا دري يتكو ام بشني هزري تيرورستيان داعش فجبر هندجي علي دروني تصورا من رغبريا قشتيا ساخلميا دوكي عندك بينغا فابيد بون بسوباسيفا ولد فيا سراستي منظمات بتريت مهتم افان سنترا القلبان زاروكات بتر يعني ماويدوان خولا ماويدوان بلان برفره تركن قناغا دوم قانونك عن ياسايا كتايبت ما تايبت بيت دانان بتايبت جيش عاليه برلماني كردستاني چونكي از مفكريت بيجن ام بي امل بينش حكومه عراقي براستيجي تشي وكو برلمان تشي وكو سازيه تنفيذي وكو حكومه عراقي يعني قال لك
خوكيم أفي شريحة قال لك مهم كان خدان باشە کاک جعفەر زۆربەی و مناڵانە لە پێک هاتە جیاوازەکانن بۆ نمونە عەرەبن حتا حکوومەتی عێراق هاوکاری ئەوانیش ناکات والله نت عربة بلكي من معلومات قالك صرنا بنشكل منطقة ما نينن ولي أصبح سي زاروكة كردات كم شيء ويكي قشتي طيبة جدا دبرة يا شنغالي كو أبي نقول الهريمة كردستاني الدفريت آرامة هريمة كردستاني أو زاروكة تجيد بيجيد عرب أصبحتكم في قافكي أو فقرينا منطقة خوا بلكي أوان قالك مشكلة نبتن قالك عريشة نبتن شنكي أويد فقرينا أو زاروكة عربة أنا أويد غير بيك هاتا في قافكي صار جيو وارد خونا يعني بس خلكي مال الدفراشن قال حميجي في قافكي هشتت كمبيت او ربوني ده ام حميز زانن روشا بريشانا كمبا بتشي شويه يعني زاروك شروي دروني با وقت لاواز بتنش علي خوندني في بيبار بتنش علي قالك مستمسكات يا سايبا كوي محروم بتن براستيجي روشا زاروك كرداب قشتي والدفراشن قال ازدياب تايبتي بلكي الوس تربتن فشبرهندجي اگر قانونك تايبت البرلمان كردستان نيتا دانان ريفابريكا قشتي يا كاروبارت افان ضرر مندا ابزاروك وجنو ظلام فابيت كوت كاتينا دس داعش حكومتها هريما كردستان قال برلماني نيتا كلم تصورها من مطرسيك الهيئه البشروجا افان زاروكا وما ايمان جهه حكومتها كردستان بلانك دانت ولي هرتشسويا تصورها باشترا كو افزاروكا نبنا قربانيه مازن هرچندا دايكا خو بابي خو عزيزي خوش دزاينا بكس ماينا قالك شوان زاروكا براستيجي بيقاف كي قالك خزانه ام ناس كاين ام تنكوان خزانه بتني دو زاروك ماينا عن هندك زاروكا هر كسله معايا تني زاروكك معايا يعني هندك مالا بتني كتشك معايا كرك معايا دو كر ماينا دو كتش ماينا براستيجي روشكا قالك بريشانه بله بەڵێ کاک جعفەر یەک پرسیارم هەیە بە کورتی گەر وەڵاممان بیتەوە وەکو زانیاری هەمومان نەزانین کە لە وڵاتی لیبیا و ئەفغانستان ئەو منداڵانی کە زیاترین قوربانین ڕەگەزی نێرن چونکە وەکو چەکدار بەکاریان ئەهێنن و تەدریبیان پێ ئەکەن و ڕاهێنانیان پێ ئەکەن لە لێرە لە هەرێمی کوردستان و لە عێراق بەگشتی کاتێکە هێرشی داعش کرات لە چ ڕەگەزێک زیاتر منداڵان قوربانی جەنگی داعش بوون یان خود شەڕی داعش بوون توزاني قالك برسيالك مهمة براستيجي يعني هاتنا رخراوتي الروسيا داعش بو منطقة يعني عراقي بقشتي والهريمة كردستاني بتايبتي ام زانن دربا هرمزن الخلكي ما الشنغالي دان بو وكو بكارينانا مروفا كو بازرقانية بيبكن شوان 2700 زاروكت كو فيغاف كي الهريمة كردستاني اف حفصت زاروكت ما انكو ام مستقبليوان زانن براستيجي برانياوان زاروكت وكو بيجن نيرن چونكي اف كيتش اوان بهرابتر بو مرمي خويت بيس بكارتينان اوان قالك استفادهش كچان نذكر وكو هندي كو استفادهش قرابكن چونكي كور بكارتينان بو دروعي بو يعني تي كرين بو هندي فيري تشكيب كان في يعني او دورات تايبت وتين ما فيديو قالك وتين كرجا تشاوا زاروكت ما المنطقه خو تايبجي او منطقه بند صلاه داعش دا كتشاوا بكارتينان بو فيربوني تشاوا فيري تشكيب اوان كج بهرابتر بكارتينان بو مرمي خو تايبت وانما زاروكت نير بو حمي مرمي خو يت عسكري يت قوات حمي جرب كارتينان كوزاروك النير اوان بتر استفاده جد كرم فالمنطقه مجي ابيت كو دست داعش دامين بهرا بتر او كورونا ابيت كو مصيريوان نزان ابيت نير زۆر سپاس بۆ بەڕێز جعفەر سمۆ بەڕێوەبەری کاروباری یەزیدیەکان کە لە ستودیۆکانمان لە دووهۆک لەگەڵمان بووی سپاس بۆ وەڵامدانەوەی پرسیارەکان و بۆ زانیاریەکانت زۆر سپاس بەڵێ ئەمڕۆ بەم شێوەیە هاتیینە کۆتایی بەرگە و بابەتەکانی پرۆگرامی ڕۆژ باش کە لە دووتۆری گرنگ پێک هاتبوو بۆ هیواین تا ڕۆژی شەمە و سبەینێش هەینی ڕۆژێکی خۆش و ئارامتان هەبێ و شەمە بینەری ڕۆژباشی کوردستان 24 بن. باڵێ کاتێک کۆتاییمان هێنا بە پرۆگرامی ڕۆژباش دەچینە ستۆدیۆی هەواڵەکان و لەوێ بۆ پوونی هەواڵەکانی کاتژمێر 8 پێشکەشت بێت تا شەمە ماڵاوە خواتان لەگەڵ.